پیغمبری خوا صلی الله علیه و سلم فرمێ خوای گەورە جەنەتی العەدلی بەدەستی خۆی دروست کرد. اینجا بەروبوومی تیا دروست کرد. اینجا ئاوی تیا هەڵقوڵان. الله ئەرێ ئێستا باخێک خۆی ئاوەکەی هەڵقوڵێ بای چەنە؟ کەس باخێک ئاواشکە بە ئاوەکەی ناخی خۆیان هەڵقوڵێ لە ژێرەوە نییە. فەرمێ چی؟ خوای گەورە بە باشتی وچی بە عەدنی وچی فەرمی تەکەلەمی فەرمی قسە بکە. چێ زانێ وتی چی؟ یەڵا بە بەهەشتی فەرموو قسە بکە. خوای گەورە سەیرێکی کرد و فەرمی قسە بکەی باش ئەی جەنەت العەدن کە بەدەستی خۆم دروستم کردووی. فەرمی قسە بکە جار باش بڵێ چی باشە؟ یەڵا سوورەتەکەمان بیرچۆوە فەرمی قەد ئەفلەح المؤمنون فەرمی بەس موسڵمانەکان سەرکەوتن. الله ئەکبەر ئەوەی ئەم شوێنە بگرێ ئەمە براوەی یەکەمە. خوای گەورە فەرمی وعزەتی وجلالی لا يجاورني فيك بخيل. فەرمی قەسەم بەخوا ڕەزیل لە نزیکی من نابێ لە باشدا. پەناگرم بەخوا يعني الذي جمع مالا وعددا باش نابینێ. خوای گەورە فەرمی بەخوا دراوسی وام ناوێ قبوڵم نییە بێتە باشتەوە لای من. قرس نییە؟ یحیای کوڕی معین و ئیمامی ئەحمەد ئەفەرمێ پێکەوە دانیشت بوون ئەفەرمێت چەند پیاوی ساڵحیان بژارد وتیانی یەک پیاو چاکی ساڵح شک نابین کە ڕەزیل بوو بێ. ئەوەی کە ڕەزیل بوو لە لیستی پیاو چاکانە چووە دەرەوە. بۆیە خۆشەویستەکەم قەت نەکەیت گیرفانە لە حزوری خوای گەورەیە بەستیت یاخود بیر لەوە بکەیتەوە کۆی کەیتەوە هیچ سەرف نەکەیت.